كاكمال الرشاد الله جيشني صاروخ كان حماس ببئر السبع ديار أمره بالتأكيد معادلة كي جوري جماني تانية أوروبا جستك هستي بيكردوك بتايبتي أمجارك صاروخي جرادة و لەوێش دروست نەکراوە ئەو معناوێ منفەزێک دۆزراوەتەوە لە شوێنێکەوە بگا بە غەزە ئەو بۆ خۆی معادلەکە حتممە نەگۆڕێ و ئەوەش کە جەناو دەڵێ هجومی بەڕێکەش وەکو هێشارە مێرولەکەوایە یا لای خۆمان ناڵێن وەکو ژەنگە سۆرەوایە یعنی وەکو زەردەواڵەوایە کە داری تێوە ژەنیوە و پێشی نەکوژرا و نیترەکەونەوە سەر خۆی و من قەناعەتی شم وایە حماس بۆ خۆی کە ئەوەندە بە قووەتە بتوانێت لە انتخاباتە فتح بەو تاریخە کۆنەیە و ببەزێنێ و بشتوانێت 40,000 پۆلیسی فتح دەرپەڕێنێ ئیسرائیلیە کە هەموو گیانی غەزاویەکان حقدە بەرامبەری مەگەر هەر سەری جوندیەک دەرنەکەوێت جینا مەگەر هەر بێ هەر پێشێلیان کا بێتە پێشەوە جینا باوەڕ ناکەم یعنی ئەو خەڵکە ئەوەندە تەسلیم بەو حملەی عسکەریەش ببێ وەلەو ئەوڕەشە مەگەر خەڵک بە بەردیش بێ هەر بەرەنگاریانەکاتەوە و تەسەوری شم نییە کە ئیسرائیل بتوانێت ئەو زەڕبەی کە بۆی دانابوو بتوانێت بیکە والله ئەعلەم بە قەناعەتی شم وایە لە چەند ڕۆژی داهاتووشە حەماس ئیشی گەورەتریشی لە دەستدێ بتوانێت بیشیکە خی گەورە یارمەتی دەریاوانی شوێ مەژوێ ئینشاءالله خی گەورە پشتیان بگرێ و صاروخەکانیان ئەم جارە کە بەر ئەو وەزیرە تاغوتیەی شاس نەکەوت ئەم جارە ئینشاءالله بەر شوێنی کاریگەریان کرد ئینشاءالله